سڵاوتان دەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵام کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش بە گەشتیۆڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە هاتوینەتەوە خزمەتان سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشین کراوەنی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران، کوژران و برینداربوونی دوو کۆڵبەر لەلایەن هێزەکانی عێراق لە سنووری شوشمێ، ڕەتکردنەوەی داواکاری پێداچوونەوە بە پەروەندەی ڕەزا ڕەسایی لە دیوانی باڵای وڵات، خۆپیشاندانی دانیشتوانی ئاکرێ دژ بە هێرشەکانی سپا بۆ سەر هەرێمی کوردستان، ڕێپێوانی کوردانی دانیشتووی ڕۆژاوای کوردستان و کانەدا دژ بە تورکیا، کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالز لە دەکەڵە نەوتیەکانی باشووری ئێران و سەپاندنی سزای زیندان بەسەر غەزاڵە زارە چالاکی مەدەنی خەڵکی خۆڕەمەبات. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشین کراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران. ڕۆژی دووشەممە دوی ڕێبەندانی 1402 هەتاوی خانەنشین کراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران دژ بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. بە پێی ڕەواڵی هەر هەفتە خانەنشین کراوانی مخابرات لە شارەکانی سنە، سەقز، کرماشان، ئیلام، ورمێ، مەریوان، بیجار، عێراک، ئەهواز، ئیسفەهان، ڕەشت، ئەردەبیل، تاران، کرمان، مەشهەد، زاهیدان و چەند شاری دیکەی ئێران لە ئاستۆخی خراپی ژیان و مەعیشەت ناڕزایەتیان دەربڕی. خانەنشین کراوانی مخابرات خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەق دەست و مەزایە بە پێی هێڵی هەژاری، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی یەکسان سازی، دابینکردنی بیمەی دەرمانی و چاکسازی لە مەعیشەتیان بوو. کوژران و برینداربوونی دوو کۆڵبەر لەلایەن هێزەکانی عێراق لە سنووری شوشمێ. ڕۆژی دووشەممە دوی ڕێبەندان هێزە سنووریەکانی عێراق ڕاستەوخۆ تەقەیان لە کۆڵبەران کرد و بەو هۆیەوە کۆڵبەرە گیانی لەدەستا و کۆڵبەرێکی دیکە بریندار بوو. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز، هێزەکانی حرەسی حدودی عێراق ڕاستەوخۆ کۆمەڵێک کۆڵبەریان لە ناوچەی تەلویری شوشمێ عێراق داوەتە بەردەستڕێژی گولە و لە ئەنجامی ئەو هێرشەدا کۆڵبەرێک بە ناوی هۆشیار مەحموودی گیانی لەدەستاوە و کۆڵبەرێکی دیکەش بریندار کرا. ئەوە لە حاڵێکدایە کە ڕۆژی شەممە 8 کۆڵبەر بە ناوەکانی مۆبین، پەیام، دەهۆن، سەرکەوت شێرزاد، شۆڕش نەسڕوڵڵاهی، ئارەش تاپ، سەبور مەعڕوفی، جەماڵ سولەیمانی و ڕێبین تاڵبانی لەلایەن هێزەکانی عێراقەوە بە لێدان دەست بەسەر و دواتر بێڕێزیان پێکرا بوو. ڕەتکردنەوەی داواکاری پێداچوونەوە بە پەروەندەی ڕەزا ڕەسایی لە دیوانی باڵای وڵات. کۆمەڵی یاسایی دادبان ڕۆژی دووشەممە دوی ڕێبەندان ڕایگەیاند دیوانی باڵای وڵات داواکاری پارێزەری ڕەزا ڕەسایی بەنجکراوی مەحکوم بە ئیعدامی بۆ پێداچوونەوە بە پەروەندەکەی ڕەت کردەوە. بە پێی ئەو راپۆرتە شایەت حاڵانی تازە لەسەر بێتاوانبوونی ڕەزا ڕەسایی و ئەو کەم و کورتیانەی لە پەروەندەکەدا هەبووە وەکو هۆکارێک بۆ پێداچوونەوە بە حوکمی ئیعدامیە و بەندکراوە قبوڵ نەکراوە. ڕەزا ڕەسایی تەمەن 34 ساڵ و خەڵکی شارستانی سەحنەی سەر بە پارێزگای کرماشان بە تۆمەتی بێبنەمای کوشتنی نادر بەیرامی سەرۆکی ئیتلاعاتی سوپای پاسەڕانی ئەو شارە بە ئیعدام مەحکوم کراوە. ناوبراو ڕۆژی 3 سەرماوەزی 1401 هەتاوی لە شەهریاری تاران لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و بۆ زیندانی دزڵاوای کرماشان گوازرایەوە. گۆڕانی حوکمی زیندانی ئازاد خوانچەزەر بۆ جەریمەی ماڵی. ئازاد خوانچەزەر چالاکی کرێکاری خەڵکی مەریوان کە لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە 6 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کرابوو بەهۆی نەخۆشی شێرپەنجەی سی، حوکمەکەی بۆ جەریمەی ماڵی گۆڕدراوە. بە پێی راپۆرتی کەمپینی بەرگری لە زیندانیانی سیاسی و مەدەنی، حوکمی 6 مانگ زیندانی ئازاد خوانچەزەر چالاکی کرێکاری و مەدەنی خەڵکی مەریوان بە بڕیاری پزیشکی یاسایی پارێزگای کوردستان لە دادگای پێداچوونەوە بۆ 10 ملیۆن تمەن جەریمەی ماڵی گۆڕدراوە.
کوژران و برینداربوونی 11 کەس بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە جادەکانی کوردستان. ڕۆژانی یەکشەممە و دووشەممە 1 و 2 ڕێبەندان بەهۆی دوو ڕووداوی هاتوچۆ لە مێحوەرەکانی سەقز مەریوان و سەقز بۆکان دوو هاوڵاتی گیانیان لەدەستا و 9 کەسی دیکەش بریندار بوون. ڕۆژی یەکشەممە بەهۆی پێکدادانی نێوان دوو ئۆتۆمۆبیلی سەواری پژۆ لە جادەی نێوان سەقز بۆ مەریوان و نزیک لە گوندەکانی دەگاگا و قەمچیان هاوڵاتیە گیانی لەدەستا و 7 کەسی دیکەش بریندار بوون. ڕۆژی دووشەممە لە مەحوەری سەقز بۆ بۆکان بار هەڵگرێک خۆی کێشا بە ئۆتۆمۆبیلێکی سەواری و لە کامیە و ڕووداوەدا شارۆمەندێک گیانی لەدەستا و 2 کەسی دیکەش بریندار بوون کە باری تەندروستیان ناجێگیرە. خۆپیشاندانی دانیشتوانی ئاکرێت دژ بە هێرشەکانی سپا بۆ سەر هەرێمی کوردستان. ڕۆژی دووشەممە 2 ڕێبەندان دانیشتوانی شاری ئاکرێ هاوشێوەی شارەکانی ئەربیل دهۆک و زاخۆ دژ بە هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر هەرێمی کوردستان ڕژانە سەر شەقام و خۆپیشاندانیان کرد. شەوی 25 بەفرامباری 1402 سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی لە ڕێگەی موشک و پاهبادەوە هێرشی کردە سەر ماڵی پێشڕە و دزەی لە نزیک هەولێر و بە هۆیەوە 5 کەس گیانیان لەدەستا و چەند کەسی دیکەش بریندار بوون. ئەو ڕووداوە نەفرەت و تووڕەیی گەلی کوردی لێکەوتەوە و هاونیشتمانیان لە شارەکانی هەولێر دهۆک و زاخۆ و ئاکرێ ڕژانە سەر شەقام و هێڕای شەرمەزارکردنی ئەو جەنایەتە خوازیاری کاردانەوەی توندی کۆمەڵگای جیهانی لە ئاس پێشێلکاریەکانی کۆماری ئیسلامی بوو. ڕێپێوانی کوردانی دانیشتووی ڕۆژاوای کوردستان و کانەدا دژ بە تورکیا. ڕۆژی یەکشەممە 1 ڕێبەندانی 1402 هەتاوی کوردانی دانیشتووی قامیشلو لە ڕۆژاوای کوردستان و تۆرنتۆی کانەدا دژ بە هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوی کوردستان خۆپیشاندانیان کرد. هاوکات لەگەڵ ساڵڕۆژی داگیرکردنی ئەفرین لەلایەن دەوڵەتی تورکیا و گروپە ئیسلامگەرەکانی سەر بە وڵاتە دانیشتوانی شار و شارۆچکەکانی ڕۆژاوای کوردستان و کوردانی تاراگا لە ئوروپا، ئەمریکا و کانەدا خۆپیشاندانیان کرد و خوازیاری ڕاگررتنی هێرشەکانی دەوڵەتی تورک بۆ سەر ڕۆژاوای کوردستان و ڕێگری لە کۆمەڵ کوشکردنی گەلی کورد بوون. بەشداربووانی ئەو چالاکیانە ڕایانگەاند هێرشەکانی تورکیا نابێتە هۆی ئەوەی زێدی باب و باپیرانمان چۆڵ بکەین، دەمێنینەوە و بەرگری لە خۆمان دەکەین. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالز لە دەکەڵە نەوتیەکانی باشووری ئێران. ڕۆژی دووشەممە 2 ڕێبەندان کرێکارانی ئەرکان سالسی شاغڵ لە دەکەڵە نەوتیەکانی باشووری ئێران لە ئاستۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی ناڕزایەتیان دەربڕی. بەپێی راپۆرتەکان کرێکارانی ئەرکان سالسی شاغڵ لە دەکەڵەکانی 71 و 43 لە ئاسکەمی حەقدەست و مەزایە ناڕزایەتیان دەربڕیەوە. کرێکارانی ناڕازی هەروەها خوازیاری بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، گۆڕانی گرێبەست و دۆخی پیشەیی، دابینکردنی ئەمنیەتی پیشەیی، بیمەی دەرمانی کارامە و ئیمکاناتی ڕفایی بوون. مانگرتنی کرێکارانی شاغڵ لە کارخانەی شیرین عەسەلی تەورێز. ڕۆژانی یەکشەممە و دووشەممە 1 و 2 ڕێبەندانی 1402 هەتاوی کرێکارانی شاغڵ لە کارخانەی شیرین عەسەلی تەورێز لە ئاست جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرت. کرێکارانی کارخانەی شیرین عەسەل خوازیاری زیادکردنی حەقدەست و مەزایە، وەلانانی جیاوازی لە نێوان کرێکاران، پێدانی پاداش و مەزایای دواخراو و دابینکردنی ئەمنیەتی پیشەیی و بیمە بوون. شانی باسە کە کارخانەی شیرین عەسەل سەر بە یونس ژائێلا سەرۆکی ژووری بازرگانی تەورێزە. قوربانی بوونی 6 کرێکار لە کارخانەی ئارکا تەوانی کەرەج. ڕۆژی یەکشەممە 1 ڕێبەندانی 1401 بەهۆی تەقینەوەی کوورەی ڕەنگ لە کارخانەی ئارکا تەوانی شارۆچکەی سەنعەتی سپێر ئابادی کەرەج کرێکاری گیانی لەدەستا و 5 کرێکاری دیکەش بریندار بوون. بە پێی زانیاریەکان کرێکارێکی ژن و 4 کرێکاری پیاو لەو ڕووداوەدا بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون.
شایانی باسە کە ئەمە دووهەمین ڕووداوی تەقینەوەیە کە لە شارۆچکەی سەنعەتی پارێزگای ئەلبۆرز ڕوەدات. پێشتر و لە ڕێکەوتی 19 بەفرامباری ئەمساڵ بەهۆی ئاگرکەوتنەوە لە کارخانەی ژالەنووری سیمین دەشت 53 کرێکار بریندار بوو. گواستنەوەی نەرگس مەنسووری بۆ نەخۆشخانەی دەرەوەی زیندان. نەرگس مەنسووری بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئەڤین کە ماوەی 23 ڕۆژە لە ناڕزایەتی بە زەوتکردنی وەسیقەکەی مانی لە خواردن گرتووە. ڕۆژی دووشەممە دوی ڕێبەندان بەهۆی تێکچوونی دۆخی تەندروستی ڕەوانەی نەخۆشخانەی دەرەوەی زیندان کراوە. نەرگس مەنسووری لە واژۆکارانی بەیانیەی دەست لە کارکێشانەوەی خامنەییە کە سزای 6 ساڵ زیندانی بەسەردا سەپێنراوە. لە ڕۆژانی ڕابردوودا دەستگای قەزای ڕژیم بڕیاری بە زەوتکردنی ماڵی دایکی ئەو بەندکراوەدا کە بۆ وەسیقا داینابوو. نەرگس لە دژی ئەو بڕیارە ببورن نەرگس لە دژی ئەو بڕیارەی دادگامانی لە خواردن گرت و ڕۆژی دووشەممە پاش 23 ڕۆژمانگرتن تووشی خوێنبەربوونی گەدە بوو. هەر بەو بۆنەوە ڕەوانەی نەخۆشخانەی پارس لە شاری تارانکرا. دوا هەواڵمان سەبارەتە بە سەپاندنی سزای زیندان بەسەر غەزاڵە زارە چالاکی مەدەنی خەڵکی خۆڕەماباد. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، غەزاڵە زارە چالاکی مەدەنی خەڵکی خۆڕەماباد لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارەوە بە 3 ساڵ زیندانی تەعزیری محکوم کراوە. غەزاڵە زارە بەڕێوەبەرایەتی چەندین کتێبخانە و کانونی پەروەردەی هزری منداڵان و مێر منداڵانی لە ئەسۆدا بووە. ناوبراو لەگەڵ ڕێکخراوێکی خوێرخوازی لە بواری منداڵانی کار هاوکاری دەکرد، بەڵام سەرەتای مانگی گەلاوێژی 1402 لەلایەن هێزانیەکانەوە دەست بەسەر کرا. بە پێی حکمی لەقی دوی دادگای ئینقلابی خۆڕەماباد، غەزاڵە زارە بە تۆمەتی تەبلیغ دژی نزام و پێکهێنانی گروپ بۆ تێکدانی ئاسایشی نەتەوەی بە 3 ساڵ زیندانی تەعزیری محکوم کراوە. بەڵێ ئازیزانی خۆشەویستان، گەشتیاڵەکانی سەرلەبانیتان پێشکەش کرا. فەرموون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ.